هەر لە منداڵیەوە پێمان دەڵێن نان لە قورگی شێردایە، ئەم وتەیەش ڕێگێکی 100 ساڵەی هەیە و لە باو باپیرانمان بۆمان ماوەتەوە. ئەگەر بۆ ئەو کات جارێکم پەندە ڕاست بێ بۆ ئەم سەردەما دەهێندە ڕاستە. بۆ پەیداکردنی نانیش پێویستە بەکارە و دەیەی سێمی سەدەی 21یش دەستکەوتنی کارتیایدا ئاڵنگاریەکی گەورەیە. من پشتیوان جەلالم لەم ئەڵلقەی ژیان لە ژمارەدا بە دوواداچوون دەکەم بۆ ئەوەی تا چەند گەنجانی هەرێمی کوردستان کاریان دەست دەکەوێت و دەرفەتەکانی کار فەراهەمن. لە مەڵلقەی ژیان لە ژمارەدا دەستم بۆ دۆسیەیەک بردووە کە پەیوەندی بە قوتی ژیانی هەموو تاکێکەوە هەیە، ئەویش بابەتی کارە. دەمەوێت بە دوواداچوون بۆ ئەوە بکەم تا چەند دەرفەتەکانی کار لە هەرێمی کوردستان هەن و گەنجان تا چەند ئەگەر خواستی کاریان هەبێ کاریان دەست دەکەوێت. لە پاڵ دەستکەوتنی کار و هەبوونی دەرفەتیش ئاڵنگارەکانی بەردەم کارکردن لە هەرێمی کوردستان چین؟ ئێستا گەنجان بۆ گەڕان بە دوای کاردا لە هەرێمی کوردستان سەرەکی ترین سەرچاویان نووسینگە و شوێنەکانی هەلیکارن کە بەشێکیان تەنها ئۆنلاین و بەشێکی دیکەشیان شوێنیان دیارە. منیش بە دوواداچوونەکانم بۆ بابەتەکەم لە یەکێک لەو نووسینگانەوە دەست پێ دەکەم. دەچمە لای خاوەنی نووسینگەیەکی هەلیکار و لەبارەی دەرفەتەکانی کار و دەستی کار پرسیاری لێ دەکەم. دۆخی ئێستای کار لە هەرێمی کوردستان چۆنە؟ واروەها ئیشی ڕۆتینی ڕۆژانی ئێوە چییە؟ بە شێوەیەکی گشتی و ڕۆژانە بەریەکەوتنی تەواومان هەیە لەگەڵ خەڵکانی بۆ کارەگەڕێن یا بێکارن یاخود بۆ کاری دووەم و سێم ئەگەڕێن لە ڕۆژێکاکە ئەنجامی بدەن. بەڕاستیەتوانم بڵێم ێسەیەکێکە لەو کاتانی کە دۆخی کار و بێکاری لە ترۆپکایەوە بێئیشێکی زۆر هەیە و سەرڕای ئەمانش هەندێک لە خاوەنکارەکان ئەم هەلا قۆزنەوانێ بۆ ئەوەی کە موچەی کەمتر وەکو پێویست نەدەن بە کارمەندەکان ئەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی دۆخی کار و بازاڕی دۆزینەوەی هەلیکار باش نییە. باشە. ئیشی ڕۆتینی ڕۆژانی ئێوە چییە؟ چۆن دەرفەتەکانی کارەگاتە دەست ئێوە و چۆن ڕایەگەێنن گەنجان چۆن دێن بۆ ئێرە بۆەوەی ئەو کارانیان دەست بکەوێت؟ بە حکمی تێکەڵاوی یاخود ناسیاوی یاخود ئەو ناسین و بەریەکەوتنە زۆری ڕۆژانە لەگەڵ خاوەنکارەکانە بە بەردەوامی سوپاسی و خاوەنکارانە شەکەین ینی کە ئێمە ڕائسپێرن بۆ دۆزینەوەی کارمەند بە بەردەوامی کە لە حاڵەتی پێویستبوونی کارمەندیانە پەیوەندیمان پێواکەن. ئەم کارەکەیەتە لای ئێمە دوای ئەوەی کە لێکۆڵینەوەی تەواوی لێ ئەکرێت کە کارەکە دروستە فەیگ نییە بوونی هەیە و خەڵک تووشی ئەرک و برک و عەزێت ناکات. کۆمەڵێک گروپمان هەیە لە تەلەگرام، لە تیکتۆک، لە فەیسبوک لەمانە بڵاوی ئەەکەینەوە. لە سوۆشیال میدیا بە ئۆنلاین زۆر ئەبیستین کە شوێن هەن کار دابینەکەن بۆ بەردەوام هەلیکار ڕاگەێنن. ئایا بۆ پێی کە تۆ لە ناو ئیشەکەی تەواوی ئەو شوێنانە شوێنی ڕاستەقینەن و کاری ڕاستەقینە هەر ڕاگەێنن یان گرفتێک لەم بابەتەشە هەیە؟ بەدڵنیایی و پرسیارم زۆر پێخۆش بوو کردێت. گرفتێکی گەورە ئەمڕۆ کە دروست بووە بابەتی پەیجە فەیکەکانە. یەک دوو گروپ هەیە کە من نەتوانم بڵم ناوەکانیشیم لە بەردەسایە ئێستا بە شێوەیەکی گشتی ڕۆژانە کاری زەبەلاح بڵاوەکەنەوە بۆ نمونە کارگەیەک پێویستی بە کارمەندێکە بۆ ئەوەی بۆ نمونە لە کارگەیەکی جبساییش کات لە شوێنێکا کە ئیشێکی ئاسان 8 سەعاتی 7 سەعاتی خاتە بەردەستی خەڵک و موچەیەکی باش $500 $450 هات و چۆن ناخواین وای لێکات کابرا ئیغراکات تا ئەو شوێنی پەیوەندیەکە بە گروپەکە و ژمارە تەلەفۆنی داناوە هەموو شتێک. باشە ئەو گروپانە چ سوودێک لەما بینن؟ سوودەکەی ئەمان ئەمەیە لە حاڵەتی پەیوەندیکردنی هاوڵاتیان بەو گروپەوە داوای پاریان لێکات بە FIB داوای بڕێک پاراکات پێم وایە 49,000 شانی چەند 20,000 دینارە بەکار داوایەکە هەر ئەوەنە پارەکەی بۆ ناردوو پارەکە چۆ سەر حسابی ئەو کە من لێرەوە داواکاریم هەیە ینی لە ئاسایش لە حکومەت لە وەزارەتی کار لە بەڕێوەبەرەتی کاری سلێمانی کە بە دوواداچوونی تەواو بوو ئەمە بکەن. واتە ئەم گەنجە بێکارە
شوێنێکی شەیە خەڵەتێنێ پارەی تریشی لێوەرەگرێت نەک کاری بۆ پێ بکات بیزڵت میژویستمە بڵێم ینی نەک هەر هەڵقەڵەتانەکە لە پارەیەکی ئەوەیە کارێکی وەهمی ڕاگەیان وەکە کە بوونی نییە و لەگەڵەوەشە پارەیەکی زۆریشی لێ سەنێت کابێ بە بارگرانیەکی زیاتر بووی باشە ئەوەکو نووسنگەیەکی هەلیکار ڕۆژانە چەند گەنج دێداوای کارەکە لێەوە وەڵاهی هاتنی گەنج زۆرە عدد ئەگەر توانم بە عدەدی 20-25 گەنج ڕۆژانەکەیێتە ئەم نووسنگەیەوانێ و بەداخۆ لە ئێستا ناتوانین 100% هاوکاری هەمویان بکەین یا هاوکاریان بین لە دۆزینەوەی کارە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە سواز بخوا لە ئێستا کە ئیش بە شێوەیەکی بەرچاوکو لە وەڵ باسم کرد دۆخی بازار و کار زۆر خراپە کە هۆکار هەیە بۆ ئەمانەش من با عدەدەکەت پێ بڵم جارێ نزیکەی لە مانجێکە ئێمە 30 بۆ 35 ڕۆژانە لە سەر و نەفەر بۆ 2 نەفەر ئەوانە کە بەم سۆگەری ئەخرێتە سەر ئیش و دەستیان لە ئیشی خۆی گیرە بێت لە بەرامبەر ئەم گەنجانی کە دێنداوە ئیشەکان ڕۆژانە ئەکرێ بزانین چەند هەلی کار هەیە هەلی کار بە شێوەیەکی گشتی ئەوەی کە بۆ نمونە لە گروپەکەی منەوە یان لە نووسنگەکەی ئێمەوە بڵاوەکرێتەوانێ ڕۆژانە بەنزیکەی ئەتوانم بڵێم 4 تا 5 هەلی کار بڵاوەکرێتەوە کاتێ باسی هەلی کارەکەین دوو شتەیە موچە و شێوازی کارکردنەکە بۆ ئەم کارمەندی کە بە دوای کار هەگەڕێ بۆ ئەم گەنجە ئەوەی کە زیاتر بەریەکەوین ئێستا نزمترین موچە چەنە بۆ کارمەند و قورسی ئیش و کاتژمێرەکانی کارکردن چۆنە بەرامبەر بە موچەکە بەداخەوە موچە لەم ڕۆیە توانم بڵێم کەمترین ئاست تۆمارەکە تەسەور ناکەی من ئیشیەتە لام باوەڕکەیانی لە ڕوون نایە لە گروپەکەی خۆمەوە بڵاوی بکەمەوە کارمەند داواکەن بە 250,000 9,000 ئیشکردن بۆ بە تایبەت بۆ نمونە کابرا دوکانێکی جلوبەرجی ئافرەتانی هێڵێ کاکە تۆ کارمەندێکم بۆ بنێرە یاخود کەمالیاتە شتێکە لە لاکۆڵانێکە لە جادەیەک وەکو ئاشتی وەکو چوزانم بەختیاڵە تو یەکێکم بۆ بنێرە با ماڵی لەم ناوە بێ کرێسایارە نێت نان نەخوات نیوەڕوانی زنێم نی سعات بچێتەوە ماڵ و نانەکەی بخوات 250,000 مێ بەلایانی کەم ئەوانە لە 8 ساعت کەمتر نییە کارکردنیان ئەنی هەندێک کار هەیە من لە ڕوونا لە گروپەکەی خۆمەوە پۆستی بکەم زۆر جا گلەی ئەوە شەکرێکە کرێکاری بیانی بواری نێشتۆ بۆ کرێکاری خانە خێو خۆماڵی ئەم بابەتە ڕاستە ئەوەی ئێوە بەداخەوە ئەمە کێشە گەورەکەیە من خۆم بە شخصی بەدوادا چوونم بۆ ئەوە کردووە بڕیارێکەیە با ڕقەم و ساڵ و شتەکەی بە هەڵە نەڵێم لام هەیە پەرلەمانی کوردستان بڕیارێکی دەرکردووە یا باڵین بە فەرمی ئەبێت هەر شوێنێک هەر کارگەیەک هەر جێگایە کە 4 کارمەندی هەیە ئەبێ سیانی کورد بێ کەواتە لە 175 کارمەندەکانی هەر کارگەیەگە بێ کورد بێت لە حاڵەتێکە کە زیاتر بوو مەسەلەن اختصاسیەکی هەیە ئەوێت لێرە نییە خەڵکێک نییە و ئیشە بکات بۆ مەرجە ئەبێ وەربگیرێت کە کەسێک لە ماوەی ساڵێکایە لە ماوەی 2 ساڵایە لە خەڵکی خۆمان فێریە و ئیشە بکات بەڵام بەداخەوە ئێستا ئێمە لە کارگەی ئاسنەکانمان ئەلەمنیۆمەکانمان چیمەنتۆکانمان لەمانە بڕۆسیریکە لە 175 بیانی لە 125 کورد نییە ئەوانیش مبەڕیریان هەیە بۆ ئەوە ئەوانیش قسەی ئەویان هەیە کاڵێ کوردەکە بەو شێوەی ئەوان کارمان بۆ ناکە ڕەنگە بۆ موچەیە و بۆ شێوازەکان نە موچیان باشە ئەو موچەی ئەدرێ بە خەڵکی بیانی من قەنەعەتم وایە نادرێ بە کوردی خۆمان بە ئیشەکە قورسە گرانە بەڵام تۆرە شتێک زیاتر بە خزمەتێکی زیاتر بکەم کرێکارە دەسەوەری کۆمەڵایەتی بۆ بکە پێویستە چی بکرێ بۆ ئەوەی ئەو سێکتەری کارە ڕێک بخرێتەوە و دەرفەتی یەکسان لە بەردەم گەنجانە هەبێ بۆی کاریان دەست بکەوێت وەڵای کار زۆرە بکرێت بۆ ئەوە کۆمەڵێک شت پێویستە کە بکرێت کۆمەڵێک ئیجراعات پێویستە لەگەڵ خاوەن کارگەکانە بکرێت هەرچەنە ئیجراعات هەیە لە بەرامبەر ئەو بڕیارەیە کە پێم وتیت ئەبێت سزای ئەو شوێنە بدرێت کە بەو شێوازەوە یاخود کرێکاری بیانووی ئەهێنێتە پێشەوانی وە کرێکارە کوردەکان وەلایانێ لەبەرەوە کۆمەڵێک ئیجراعات هەیە کە ئەمایانی تر ئەکرێت ئیشی وەزارەتەکان بێت کاک ئاسۆجان چۆنیت باشی بە قوربانە بمەحواڵە شێرکۆم نووسنگەی هەلی کار چاو ماچەکەم بە ساقە بووم بۆ بابەتی هەفتە بە هەفتەکەتان پێویستان بە کارمەند ماوە لە ئێستا ژمارەیەک گەنج لێرە دانیشتوون بە ئومێدیەوەی کاریان دەستکەوێت و تا ڕادێک چاوەڕێون هەر کارێکە بێت چەند سەختیش بێت بیکەن چەند ئیشێک هەیە کە شوێنیمانەوەی هەیە بۆ نمونە مەطعەممان هەیە لە جادەی سالم سکیوریتیمان هەیە کە لۆچە بۆ هاتو چۆکەی تۆ نزیکتر بێ هەفتە بە هەفتە لە نزیکی عربەت هەفتەیە لە دەوامی هەفتەیەک لە ماڵەوەی نان خواردن و شوێنیمانەوە لەسەر کۆمپانیاکەی و ماگانی 400,000 بۆ ئەوەی بزانین کێشە و گرفتی بەردەم گەنجان چییە لە مەسلەی کارە لە دەستکەوتنی کارا بێ گەنجان خۆیان بدوێنین هەر بۆ مەبەستە ئێستا من
کاک سەرکۆم لەگەڵایەکەی خۆی گەنجێکە و ڕەنگە بەرکەوتنی لەگەڵ کێشەی گەنج هەبوو بێ لە سێکتەری کار و لە بابەتی دەرفەتی کار و دەستکەوتنی کار کاک سەرکۆ سڵاو لێ بێت پێم خۆشە لە زاری تۆ بزانین گەنج لە مەسلەی دەستکەوتنی کارە کێشەکانی چی؟ پێشەکی بە خێراتن کەناڵە جوانەکەی کورساتەکەم کە هەمیشە پەنجیان کردوتە سەر کێشەکانی گەنجان لەم ڕۆژگارەدا وەڵێ بەڕاستی من ئامۆژگاریم بۆ گەنجان ئەوەیە کە لە ئێستا هەمومان ئاگادارین وەسعێکی ناخۆش لە ناو هەرێمی کوردستانە هەیە بێکاری ڕووی لە گەنجان کردووە و ئیشکردنیش ئەوەنە ئاسان نییە بە ئاسانی ئیش بدۆزرێتەوە لە لایەکی تریشەوە گەنجان سەیری وڵاتانی دراوسێ ئەکەن کە ئیشکردن لای ئەوان ئاسانترە و بە جۆرێکی ترە و هەست ئەکەن کە ئیشەکان لێرە زۆر قورسە بەڕاستی من ئامۆژگاریم بۆ گەنجان ئەوەیە کە پێویستە بە دوای کارا بگەڕن دانەنیشن ڕاستە ئیشکردن زۆر قورس بۆ مەعاژ نییە زۆر جار ڕەنگە گەنجی لای خۆمان چاوەڕێ بکە کار بێ لە دەرگای بە بەڵێ تا چەند ئەمە ڕاستام چاوەڕوانکردنی کار ئایا کار ئێستا لە سەردەمێکانین کە بە ئاڵنگاری و بە شەڕ دەسمان بکەوێت ڕۆژانە تووشی کۆمەڵە گەنجی زۆر ئەبینەوە کە ئەچێت بە دوای ئیشیشە ئەگەڕێت بەڵام ئیشێکی پێ ئەڵێن کە کاتەکەی زۆرە و مەعاشەکەی موچەکەی لە چا ئەو هیلاکەتی ئەوانە و لە لایەکتریشەوە بەشێکی کەمی لە گەنجان چونکە سپاس بۆخوا گەنجانی کورد هەمووی کەسی بە کارامەن و بە دەسوبردن و ئیش ئەکەن و بەڵام لە لایەکی ترەوە ئەو کێشەیەمان هەیە لە ماڵەوەدا ئەنیشن ئەیانوێت لە ڕێگەی تۆڕ کۆمەڵایەتەکانەوە ئیش بێتە بەردەستیان و مەعاشێکی چاک بێتە بەردەمیان و هیچ هیلاکەتێکیش پێوە نەبینن بەڵێ ئەم شتە زۆرە لە ناو گەنجانە و داواشەکەن ئینشاءڵڵا هەلی کاری زیاتر بخرێتە ڕوو بۆ گەنجان و بۆ ئەم مەبەستەش دەستی کارمان پێویستەوە کردنەوەی کارگەکان وەکوکردنەوەی کۆمەڵێک مەعمەل و ئەوەی کە دەستی کارمان زۆر ببێت بۆی ئەم بێ ئیشە نەمێنێت لە ناو گەنجانە چونکە بەجددی وەزعێکی ناخۆشیان هەیە گەنجەکانەوە تا هەمووی ڕوو ئەکاتە کافتریاکان شەوان لەسەر شەقامەکان دانیشن هیچ ئیشوکارێکیان نییە. گەراوڕێک لە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان بدەینەوە کە ڕێژەکە بە سەدی دەپێورێت لە نێو ئەو ژماری دانیشتوانەی کە تەمەنیان لە سەروی 15 ساڵەوەیە کە تەمەنی کارکردنە دەبینین لە پارێزگای سلێمانی و هەڵەبجا کەمترین ڕێژەی بێکاری هەیە کە 13.61% و لە پارێزگای هەولێریش ڕێژەی بێکاری 14.67% و لە پارێزگای دۆکیش کە زۆرترین یاخود بەرزترین ڕێژەی بێکاری تێدایە 17.47%. ئەگەر تەماشای ڕێژەی بێکاری بکەین لە هەرێمی کوردستان لە نێوان ساڵانی 2007 بۆ 2024 دەبینین ڕێژەی بێکاری لە نێو دانیشتوان ئەوانی کە تەمەنیان لە سەروی 15 ساڵەوەیە بەم جۆرەیە. لە ساڵی 2007 ڕێژەی بێکاری 6.10% بووە. لە ساڵی 2012 بەرز بۆتەوە بۆ 7.6%. لە ساڵی 2014 ڕێژەیەکی کەم دابەزیوە بۆ 7.1%. بەڵام دەبینین لە ساڵی 2015دا ڕێژەی بێکاری بۆ نزیکی دووهێندە بەرز بۆتەوە و گەیشتووە بە 13.5%. لە ساڵی 2016ش جارێکی تر ڕێژەی بێکاری بە ڕێژەیەکی کەمدا دەبەزێت و 12.8%. لە ساڵی 2010 لە دابەزین بەردەوام دەبێت و ڕێژەی بێکاریدا دەبەزێ بۆ 9%. لە ساڵی 2021 بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو ڕێژەی بێکاری بۆ دووهێندە بەرز دەبێتەوە و دەگاتە 17.93%. لە ساڵی 2024ش کە تازەترین ئاماری بێکاریمان لەبەردەستە ڕێژەی بێکاری 14.79% لە هەرێمی کوردستان. لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری ساڵانە ژمارێکی زۆر دەرچووی زانکۆ و پەیمانگاکانمان هەن. ئەوانیش پێویستیان بە دامەزراندن هەیە. بۆ مەبەستەش لە نێو زانکۆکان سەنتەری پەرەپێدانی کار CDC دامەزراوە بۆ ئەوەی خوێندکاران بۆ بازاڕی کار ئامادە بکات. لە کەمپی کۆلێژە تەکنیکیەکانی چوارچرام لە سلێمانی سەردانی CDC دەکەم و پرسیارم لەبارەی چۆنێتی ئامادەکردنی خوێندکاران هەیە بۆ بازاڕی کار. ئەو
خوێندکارانەی کە دەردەچن لە زانکۆکان ئایا زانکۆکان تەنها ڕۆڵیان هەیە بڕوانە ببم خوێندکارانە بن یاخود ئامادەشیان دەکەن بۆ بازاڕی کاروە ئێوە وەکو سنتەری CDC چ ڕۆڵێکتان هەیە بۆ ئەوەی لە دوای دەرچوونی خوێندکاریشەوە ئاگاتان لەو خوێندکارە بێ لە بازاڕی کارجێ بکەنەوە سڕاحەتەن زانکۆ ئەگەر پێشتر تەنها ڕۆڵی ئەو ببێ ئەو کەلتورە لە لای ئێمە دروست ببێت تەنها ڕۆڵی ئەوەیە کە بڕوانامە بدا بە خوێندکار و دەرچووەکانمان لە ئێستایە و بەتایبەتی لەم گۆڕانکاری کە لە بازاڕی کاردا لەسەر ئاستی گیانی و کوردستانیش بەشێک لەو گۆڕانکاریانی بەرێکەوێت تەنها ڕۆڵی ئەوە نییە کە بڕوانامە بدا بە خوێندکارەکان ڕۆڵی ئامادەکردنە خۆی وەزیفە ئەسڵیەکەی ئەرکی بنچینەی زانکۆیە کە چۆن نەوەیەک ئامادەکەین بۆ کۆمەڵگا بە شێوەیەشی گشتی و لە ناویشە بۆ بازاڕی کار سنتەری پەرەپێدانی کار خۆشبەختانە ئێستا لە زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی ئێمە کار لەسەرواکەین کە چۆن هاوشانی ئەو وانە زانستیانی کە خوێندکارەکان ئەی خوێنن لە ناو پرۆگرامە جیاوازەکانیانە لە ناو وانە جیاوازەکانیانە چۆن بتوانین ئامادەیان کەین بۆ بازاڕی کار بۆ ئەمە بەسێمە کۆمەڵێک چالاکیەکەین لە ئەسنای کارکردنمانە و لەو کاتەیە کە خوێندکارەکان چالاکیەکانی ئەوە چ جۆرە چالاکیەکە چۆن ئەم خوێندکارە ئامادەکەن بۆ بازاڕی کار و کۆی خۆت ئاماژەت پێ کرد ئێمە بە بەردەوامی کۆرس و ڕاهێنانی تایبەت و سمینار و وەرکشۆپمان هەیە بە بەردەوامی لە ناو سنتەری پەرەپێدانی کارە دەربارەی چۆنێتی نووسینی CV چۆن خۆیان ئامادە بکەن بۆ چاوپێکەوتنی کارکامە هەموو پرۆسەیەکە لە دوای دەرچوونیان پێویستیان بێ حتا هەندێک خوێندکارمان هەیە لە کاتی خوێندنەکەش یا هەر کار ئەکات کاتە لەو کاتە شار پێویستی پێ بێت بە دەرلەوە ئێمە لە مەجای کارامەیە نەرمەکان سۆفت سکیڵەکانەوەی چۆن تۆ پەیوەندیەکی باش دروستکەی ئێمە چالاکیێکی ترمان چالاکیێکی ساڵانەمانەیە کە پرۆگرامی ئینتێرنشیپە ڕاهێنانی توانەکانی خوێندکارمان خوێندکارەکانمان بە شێوەیەکی پراکتیکی ئەچنە ناو کۆمپانیەکانەوە بۆ ئەوەی کە لە ناو کۆمپانیەکانە ڕاهێنان وەربن خۆشبەختانە ئەو داتانی کە لە لای ئێمە داتای زۆر باشن کە لەم چەند ساڵەیە کە ئێمە خوێندکارەکانمان نردووە دواترینیانەوەی کە لە ساڵی پاردا 2024 ئێمە نزیکەی 1000 خوێندکارمان هەبوو کە لە ناو کۆمپانیەکان و کەرتی تایبەت و ڕێکخراوەکانە ڕاهێنانیان وەرگتووە هەندێکیان لە دوای دەرچوونان دەرفەتی کاریشان دەستکەوتوە ڕاستەوخۆ چونکە بۆ خۆی کۆمپانیەکان هەڵسەنگاندنێک بۆ توانە و لێهاتوویەکانێکن ئەمە تەنها بۆ خوێندکارەکان سوودی نییە بەڵکو بۆ کۆمپانیەکانش بۆی کە دەستی کاری شارەزە بتوانن بۆ کۆمپانیەکان پەیدا بکەن سەبارەت بە ئەوەی لە ڕابردووە کاتێک بەشێک هەڵەبژێردرا لە زانکۆکان یاخود تەلەبەیەک لە بەشێکا بوو بیری لەوە کردەوە چۆن لە کەرتی گشتی و چۆن حکومەت دای بمەزرێنێ ئێستا تەلەبە دێ بۆ لایەوە پرسیاری ئەوە بکە کام بەش یاخود چۆن لە بەشەکەی خۆی ئامادە بکە لە کەرتی تایبەتی ئیش بکە بەدڵنیاییەوە چونکە ئیتر ئەبێ ئێمە ئەو ئەقلیەتە ئەو ماینسێتە بگۆڕین کە پێمان وابێ هەر خوێندکارێکە هاتە زانکۆ پێی وابێت کە پێویستەکە دابمەزرێ چکۆیتی کۆمەڵگای ئێمە تەحملی ئەوە ناکە ئێستا ئەزانین کە گرفتمانەیە لە مەسایلی موچە و لە دەرفەتی کار و حتا بێکاریەکی ڕووپۆشە و لە ناو دامەزراوەکانمانە هەیە کە ژمارەیەکی زۆر خەڵکمانەیە دەستی کارمانەیە لە ناو دامەزراوە حکومیەکانە بەڵام کەمترین کاتەکەن کەواتە پێویستمان بۆیە کە لەسەر ئاستی گشتی کۆمەڵگا بین ئیش لەسەر پەروەردەکردنەوەی تاکەکانی ئەم کۆمەڵگایە بکەین کە مەرج نییە کە تۆ هاتی زانکۆت خوێند یەکسەر چاوەڕێ ئەوە بکەیت کە دابمەزرێ بەڵکو پێویستمان بۆیە کە چۆن ئێمە کار ئاسانیان بۆ بکەین کە کاریان دەستکەوێت و لە هەمان کاتە خۆشیان ببن بە کارساز ساڵانە لە CDC چەند خول و کۆرس و سیمینار بەڕێوە بن بۆی گەنجان بتوانن یان ببن بە کارساز یان کاریان دەست بکەوێت سڕاحەت ئێمە دەیان خول و وەرکشۆپ و سمینارمان هەیە کە لە ناو سنتەری CDC کاری لێسەرەکەین هەر نوێترین ئامارت پێ بڵم لە بەشداریکردنی یان سوودمەندان لە چالاکیەکانی سنتەری پەرەپێدانی کار لە 2025 لەم حەوت مانگی 2025 ئێمە نزیکەی 700
سوودمەندمان هەبووە لە خوێندکار لە دەرچووی زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی و ئەتوانم بڵم بە شانازیەوە دەرچوو خوێندکاری زانکۆکانی تریش هاتوون و بەشدار بوون لەگەڵمانە لە زانکۆکانی ناو پارێزگای سلێمانی کە بەشدار بوون لەگەڵمانە و بەشداریان لە سوودیان بینیوە لەو کۆرسانی کە ئێمامانە. لە بواری هەلی کار چیتان کردووە کە چالاکیەک بێت وەک CDC خاوەنددارێتی بکەن و چالاکیێکی گەورە بێت؟ یەکێکی تر لە چالاکیە ساڵانەکەمان کە ئیشی لەسەرەکەین بە بەردەوامی بابەتی پێشنگای هەلی کارە. ئێمە پەیوەندێکی باشمان لەگەڵ کۆمپانیەکانە دروست کردووە بەپی ئەو توانایی کە هەمان بووە. ئێمە لە ئەم ساڵە پێشنگایەکی هەلی کارمان ڕێکخست لە پێشنگاکەیە 35 کۆمپانیا بەشداریان تیاکرد. لەم 35 کۆمپانیان نزیکەی 600 هەلی کار لە ناو پێشنگای هەلی کارەکەیە ئیعلان کرا بەدەر لەوەی کە پانێڵی تیا بوو سەبارەت بە ئەو کێشە و گرفتانی کە لە بازاڕی کارە هەیە. لە هەمان کاتە بەپی ئەو ئامارانەی کە بەشدار بووان یان ئەوان ئەو کەسانی کە سەردانی پێشنگای هەلی کارەکەیان کرد و سیڤیان تەقدیم کردووە بەشدار بووەکان زیاتر لە 1000 کەس بەشداری لە ناو پێشنگای هەلی کارەکەیان کردووە و ژمارەیەکی بەرچاو سیڤیش تەقدیمی کۆمپانیەکان کراوە بە پێی پسپۆڕیە جیاوازەکان و لە بواری جیاوازیشا بووە. لە هەرێمی کوردستان 20 زانکۆی حکومی و 17 زانکۆی ئەهلی و 12 پەیمانگای ئەهلی هەن بەدەر لە پەیمانگاکانی سەر بە زانکۆ حکومیەکان. ساڵی ڕابردوو کە ساڵی 2024-2025 خوێندن بوو لە هەرێمی کوردستان لە زانکۆ حکومیەکان 53,000 خوێندکار وەرگیراون. ئەگەر باسێک لە ڕێژەی دەرچوونی ساڵانەش بکەین لە زانکۆ حکومیەکان لە هەرێمی کوردستان ساڵانە 40 بۆ 45,000 خوێندکار زانکۆ تەواو دەکەن و دەردەچن. لە زانکۆ تایبەتەکانیش ساڵانە ڕێژەکەی 5 بۆ 6,000 خوێندکارە. شوێن و جێگای دیکە هەن کە ڕاهێنان بە گەنجان دەکەن بۆ بازاڕی کار ئامادەیان دەکەن. ئەوانش سنتەرەکانی گەنجانی سەر بە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانن. لە سەرەتاکانی 2000ەوە ڕاهێنان بە گەنجان دەکەن و سەدان هەزار گەنجان ڕاهێناوە و لەم قۆناغەشدا خۆیان لەگەڵ خواستی بازاڕ بۆ توانای گەنجان گونجاندووە. کاتێک باز لە کار و دەرفەتی کار و کار بۆ گەنجانەکەین نابێ ئەوە نادیدە بگرین کە هەندێک ناوەند هەن گەنجان پێگەێنن بۆ بازاڕی کارەوە پێیان ئەڵێن بازاڕی کار چی پێویستە و توانای گەنجان چۆن پەرەی پێ بدرێ. جامێ لە زاری تۆوە ئەوە بزانین کە سنتەرەکانی گەنجان بە تەواوی لەقەکانیەوە چیان بۆ ئەوە کردووە گەنجان ئامادە بکەن بۆ بازاڕی کار. ئێمە وەکو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە میانەی بەرنامەی گەشەپێدانی توانای گەنجانە لە ساڵی 1998ەوە لەم بوارەدا کارەکەین. یەکێک لە کایەسەرەکیەکانی کارەکەمان بریتە لە سنتەرەکانی چالاکی گەنجان. سنتەرەکانی چالاکی گەنجان لە بواری خولاکارەکەین کە سێ جۆر خولمان هەیە. خولە بەردەوامەکانمان هەیە کە بە درێژایی ساڵ کراون کە ئەمانە لە بواری هونەر میوزیکەکان شێوەکاری وەرزش و هەروەها کۆمپیوتەرەکە بە درێژایی ساڵ کراون و گەنجان ئەتوانن بچن سەردانیان بکەن. و جۆری خولی دووەمان خولە ڕاهێنانی ماوە درێژەکانی پێڵین ئێمە یاخود بوت کامپی پێڵین کە ئەمە کۆمەڵێک خولە کە تایە گەنجەکان پێویستیان بە کاتێکی زیاترەکە ئێمە ماوەکەی 3 مانگ بۆ 4 مانگمان هەیە کە گەنجان پێویستیان بە ماوەیەکی زیاترە بۆی فێری ئەم بوارە بن کە کاری تیاکەن. ئێمە ئەم ساڵ بابەتێک کە زیامان کردووە بۆ خولەکانمان بە تایبەتی بۆ ڕاهێنانی ماوە درێژەکە بریتە لەوەی کە گەنجان دوای ئەوەی کە خولەکەی بینی ماوەی 2 مانگ وەکو ئینتەرنشیپێک یاخود دامەزراندنێک وەری ئەگرێ لە شوێنێک کە پەیوەستە بە بوارەکەی خۆیەوە. ئەوە شەر سنتەری گەنجان بۆی دابینەکە؟ بەڵێ. ئێمە دوای ئەوەی کە بۆ نمونە باوا بڵین خولێگەکەین و لە بواری گرافیک دیزاینە ئەچین سێری ئەو مەنتیقەیەکەین کە ئێمە کاری تیاکەین سێری ئەو ناوچەیەکەین کە ئێمە کاری تیاکەین ئەو کۆمەڵێک ئەو شوێنانە ئەدۆزینەوە کە هەستەکەین گونجاو بن بۆ ئەوەی ئەم گەنجە بتوانێت کاری تیا بکە. لەو کاتەدا ئێمە کۆمەڵێک خەرجی بۆ گەنجەکە دابین ئەەکەین بۆی ئەم 2 مانگە کەسەکە بە خۆبەخشی نەچێ لەوێ داوام بکە کۆمەڵێک خەرجی بۆ دابین ئەەکەین و هەروەها ئەو خاوەنکارەشی کە ئەم کەسە لای ئیشەکە گەنجێکی دەستەکەوێت و هەروەها گەنجەکەش لە بەرامبەرە ئەزمونێکی دەستەکەوێت کە دواتر بۆ داهاتووی ئیسپادەی ئەو گەنجانی کە لای ئێوە سوودمەند لەم خولانە و دواتریش لەو مەشقی کە ئەیخەنە مەشقەوە
هیچ لە بەرامبەر ئەمەیە سنتەری گەنجان هیچ وەرەگرێ یاخود ئەم تەواوی ئەم چالاکیانەی ئێوە پێ بەرامبەرن بۆ گەنجان. تەواوی خولەکانی ئێمە و ئەم چالاکیشی کە ئێمە ئەم مەشقاکەین کاملەن بێ بەرامبەرە بۆ گەنجەکان واتە سنتەری چالاکی گەنجان هیچ شتێک لە بەرامبەرە وەرناگرێ و وەکو وتمان بێ بەرامبەرە و ئامانجەکەمان تەنها بریتێلەوەی کە گەنجەکان خزمەتیان پێ بکەین و هەروەها ئێمە ئەم ئەزمونەمان هەیە لە پێشترا پرۆژەیەکمان هەبوو کە لە کەرکووک ئەنجامماندا دوایەوە تەنها ئەمە شێوازێکی بچووک بوو کە کردمان 15 گەنج خسمان لەسەر کار بۆ ماوەی 2 مانگ لە دوایەوەی کە پرۆژەکەمان تاوا بوو لەم 15 گەنجە 8 گەنجیان هەر بەرداوا من تا ئێستاژ لە کارکردن دوای ئەوە ساڵ و نیوێ کە پرۆژەکە تەوا بوو هێشتا هەر بەرداوا من لە کارکردن. ئێوە تەنها ڕۆڵتان پێگەیاندنی ئەم گەنجە نییە بەڵکو دەرفەتی کاریشی بۆ پەیداکەن. و هەروەها خاڵێکی تر کە زۆر گرنگە ئاماژەی پێبم ئێمە سنتەرەکانی چالاکی گەنجان لە بواری جیاوازە لە کاتی جیاوازە دروست بوون وەکو وتمان کۆنترینیان لە ساڵی 1990ەوەیە تازەترین سنتەریشمان کە دروست بووە لە ساڵی 2010ەیە بەڵام ئەم سنتەرانە بەردەوام خاڵێک کە زۆر گرنگی پێین ئەویشەوەی بەردەوام نوێکاری ئەکەین لە کارەکانمانە لەبەرەوەی ئەزانین بازاری کار ئەگۆڕدرێت ئەو کارێک کە لەوانەیە ساڵێک پێش ئێستا هەلی کارێکی زۆری بۆ گەنجان دابین کردبێ ئەم ساڵ شێوازێکی ترە بۆ ئێمە بەردەوام گۆڕانکاری ئەەکەین لەو بوارانەیە و هەروە خاڵێکی تر کە گرنگە ڕۆڵی سنتەرەکانی گەنجان لە ناوچەکانە نابێت تەنها پێگەیاندن بێ بەڵکو ئاراستەکردنی گەنجانیش بێ گەر ئێمە خۆمان هەست بکەین لە بۆ نمونە لە جیهاندا بوارێک هەیە کە لە داهاتووە زۆر بەناوبانگ ئەبێت کاری ئێمە و ئەرکی ئێمەشە کە هەوڵ بین ئەمە بگەینین بەو ناوچانەشی کە لەوانەیە لە ئێستادا بەردەست نەبێت. بەدەر لەوەی کە هەر سنتەری گەنجان خۆی بەگشتی بوونەتە شوێنیەوەی کە خەڵکێک تایدا کار دەکا و بۆتە خاوەن کار بەدەر لەمە ئەو گەنجانەی کە سوودمەند بوون لە تەواوی خولەکانی ئێوە هیچ ئامارێکەیە ژمارەیان چەندە خولەکانتان لە بڵێن ژماری خولەکانتان چۆنە چالاکیەکانتان چەند بووە؟ بەڵێ ئێمە وەکوتمان لە ساڵی 1990ەوە کارایە بەرنامی گەشەپێدانی توانای گەنجان تاوەکو 2025 800,000 گەنج سوودمەند بوون لە هەموو چالاکیەکانی بەرنامەی گەنجاندا و لە چالاکیەکانی سنتەرەکانی چالاکی گەنجاندا ئەگەر بۆ نمونە باسێکی ژمارەی خولەکان بکەین ئێمە بەس تەنها لە ساڵی 2024دا 138 خولمان کردوتەوانێ کە ئەمە وەکوتمان دابەش ئەبن بۆ خولە پیشەییەکان دابەش ئەبن بۆ خولە فێرکاریەکان واتە سنتەرەکانی چالاکی گەنجان هەم خولی پیشەیت فێرەکە هەم خولی زمانە بۆ ئەوەی بە تەواوەتی بتوانیت ئەو توانستانە و ئەو توانایانی کە گرنگە لە ئێستادا بۆ بازاڕی کارت بەدەستیان بهێنیت. پێم خۆشە ئەمە دەرفەتێک بێ بۆی پلانی ئێوەش بزانین بۆ داهاتوو گەنجان کە گویان لەم بەرنامەیە پلانی ئێوە چییە بۆ داهاتوو بۆ ئەوەی زیاتر پەرەبەوە بن گەنجان لانی کەم پێ بگەێنن بۆ بازاڕی کار فێری بکەن پیشەیەکی دەستکرد چکە هەرێکێک لەو خولانی کە تۆ باسە کرد دەکرێت ئەم گەنجە بکاتە خاوەنی پیشەیەک پلانی ئێوە بۆ داهاتوو چییە؟ ئامانجی ئێمە ئەوەیە کە هەوڵ بین بە گەنجان بڵین کە هیچ کاتێک کۆڵ نەیەن و دڵنیا بنەوەی کە بەردەوام بن و بتوانن سوود لە سنتەرەکانی چالاکی گەنجان ببینن کە لە ناوچەکانیانە هەیە بۆ ئەوی بتوانن کۆمەڵێک کارامەی تازە پێک بهێنن ئێمە یەکێک لەو شتانی کە زۆر گرنگی پێینەوەی کە گەنجان لە سنتەرەکانی چالاکی گەنجانە سوودمەندمانین بەڵکو هاوبەشمانن ئێمە لە پلانی هەموو ساڵێکماندا ئەچین ڕاوێژکاری بە گەنجەکان ئەکەین بۆ نمونە هەستەکەن ئێستا ئێوە ئەتانێت چ خولێک زیاد بکەین بێگومان لەبەرەوەی ئەو گەنجە ئەو لە بوارەکایە ئەو ئەزانێک ئەوەی ئێوە بەرکەوتنتان لەگەڵ زۆرترین گەنجە هەیە گەنجانی هەرێمی کوردستان چ جۆرە گەنجێکن ئایا حەز بەوە دەکەن پیشەیەکیان دەستکەوێ حەز بەوەکەن کار بکەن یاخودنا لەو جۆرە گەنجان حەزیان لێ تەنها بەکاربەر بن و دەستی کار نەبن لە کۆمەڵگادا بە خۆشحاڵیەوە ئەو گەنجانی کە ئێمە کاریان لەگەڵاکەین لەبەرەوەی ئێمە بێژگە لە سنتەرەکانی چالاکی گەنجان لە چەندین ناوچەی تریشا و لە چەندین شاری تریشا کاراین وەکو بەرنامەی گەنجان بە خۆشحاڵیەوە گەنجەکان هەمویان کۆمەڵە گەنجێکن کە وزەیەکی زۆریان پێەیە وەکو ئەزانین گەنجان ئەو چین و توێژن کە ئەتوانن کۆمەلگاکەمان بگۆڕن بەرەو باشتر بۆیە گەنجەکان ئەکیت هەمویان ئەیانەوێت گۆڕانکاری بکەن لە خۆیاندا ئەیانەوێت زیاتر فێر ببن وە لە بەرامبەردا ئەیانەوێت بە گۆڕانکاری لە خۆیاندا و بەرزکردنەوەی توانای خۆیان کار بکەنە سەر کۆمەلگاکەیان و گۆڕانکاری لە کۆمەلگاکان کەشیاندا بکەن. لایەنی پەیوەندیدار بە پرسی کار لە هەرێمی کوردستان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە بۆ بە دوواداچوونی دۆخی کار لە هەرێم سەردانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیم کرد و لە نێو ماڵەکەی خۆی پێشوازی لێکردین و دەستمان بە گفتوگۆکان کرد. دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی
کارەوە لە ڕووی دەرفەتی کارەوە لە زاری تۆ بۆمان باسکەی لە چ دۆخێکدایە؟ خۆ دەزانین لە ساڵی 2010 دامەزراندن لە کەرتی گشتی نەماوە مەگەر زۆر دەگمەن وەزارەتێ پێویستی بە چەند کەسێک بوو بێ بۆیە لەو کاتەوە بەدایان هەزار دەرچووی زانکۆمان هەیە پەیمانگامان هەیە ئامادەییەکانمان هەیە ئەمانە هەمووی بە دوای کاراگەڕێ بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان کەرتی تایبەت بەو شێوەیە نەخەمڵیوەکە ببێتە بەدیل بۆ کەرتی گشتی بۆیە بابەتی بێکاری یەکێک کە لە کێشە هەرە گەورەکانی هەرێمی کوردستان چکە گەنجێکی زۆر بێکارە ئەمە دۆخی بڵێ بێکاریە لە هەرێمی کوردستان باشە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی چ هەنگاوێکتان ناوە بۆی لانی کەم بەشێکی ئەو دۆخە چاک بکەن خۆی بڵێ مەسلەی دۆزینەوەی هەلیکار یاخستنە سەرکاری گەنجان تەنها پەیوەست نییە بە وەزارەتی کار یەکەم ئەگەر لە کەرتی گشتی بێت پێیوەستە بە کۆی ئەنجومەنی وەزیرانەوە ئەگەر لە کەرتی تایبەتیش بێت هەر وەزارەتێک بە پێی پسپۆڕیەکەی خۆی بەرپرسە لە دامەزراندنی ئەو پسپۆڕی کە سەر بە وەزارەتەکەیەتی بۆ نمونە وەزارەتی تەندروستی لە کەرتی تایبەت وەزارەتی خوێندنی باڵا لە زانکۆ هەلیەکان وە بە هەمان شێوە ئەوەی ئێمە کردومانە ئێمە بە دوو ڕێگا ئیشمان کردووە لەسەر دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان جارێ پێش هەموو شتێ ئێمە لەم کابینەیە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە نزیکی 1000 کەسمان بە گرێبەست وەزارەتی خۆمان دامەزراندووە کە ئەمەش هەمووی بە فۆرم و بە خاڵبەندی بووە نەمان هێشتووە بە هیچ شێوەیەک مەحسوبێت و منسوبێت تیا ڕنگ باتەوە واتە دەرفەتی یەکسانە بوو دەرفەتی یەکسان بۆ هەموو کەسێک بۆ هەردوو ڕەگەز بۆ هەموو حیزب و لایەنە سیاسیەکان بۆ خەڵکی بێلایەنیش تەبعاً سەبارەت بە کەرتی تایبەت چیمان کردووە ئێمە لە بەڕێوەبەرایەتیەکانی کار لە هەولێر لە سلەیمانی لە دهۆک بەڕێوەبەرایەتیەکانی کار و ڕاهێنانی پیشەیی لە هەڵەبجە لە گەرمیان لە سۆران لە زاخۆ بەشی بەکارخستنمان هەیە ئەم بە ڕێزانە چیەکەن تیمێکن سەردانی شوێنکارەکانەکەن بزان شوێن کارێک پێویستی بە دەستی کار هەیە وە گەنجیش سەردانی ئێمە ئەکات ناوی خۆی تۆمارەکات ئەیان خەنە سەرکار بەڵام ئەمە زۆر بڵێ زۆر نەچۆتە پێشەوە بۆ چونکە زۆربەی کۆمپانیا و کارگە و ئەوانە زیاتر ئەتیمادیان لەسەر خۆیان و لەسەر دەروبەرەکانیانەوە گەوەی ئەتیمادیان لەسەر ئێمە هەبێت بێجگەلەوە ئێمە لە قەزاکانی کە بەڕێوەبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەیتیانە نووسینگەی قەرزی بچووک و بەکارخستنمان هەیە بۆ نمونە شوێنێکی وەکو کفری نووسینگەکەی قەرزی بچووکبان ئیشی بەکارخستنی ژەکا بۆ ئەوەی ئەوانەی کە پێویستیان بەکار هەیە بە دەستی کار هەیە ناویان تۆمارکەن پردێک لە بین بەڵێ پردێکە لە بینی کەرتی تایبەت و گەنجەکانی ئێمە بێجگەلەوە ئێمە ئێستا پۆرتاڵی کارمان هەیە کە وەزارەتی کار بە هاوکاری لەگەڵ ILO دامان مەزراندووە و دەورێکی باشیشی هەیە کە لەوێوە خاوەنکار داوای خەڵکمان لەیەکە وە گەنجەکانیش لەوێوە داوای کار لە ئێماکەن یان خێنە سەر کار بووینەتە پردێک بۆ گەنجەکانمان لەگەڵ خاوەنکارەکان ئێمە بە شێوەیەکی ناڕاستە و خۆش هەوڵمان ناوە گەنج بخەینە سەرکار چۆن ئێمە سنتەری ڕاهێنانی پیشەییمان هەیە دوو سنتەری ڕاهێنانی پیشەییمان هەیە لە هەولێرێکی چیانی ڕاهێنانی ڕاهێنەرانە بۆ ئامادەکردنی مامۆستایە بۆ وەرشەکانی کەمان لە سلەیمانی هەمانە لە دهۆک هەمانە لە هەڵەبجە لە گەرمیان لە ڕاپەڕین لە زاخۆ لە سۆران لە کەلار لە کفری ئەمانە لەم کابینەیە زیاتر لە 12,000 گەنج بە کوڕ و بەکچەوە خولی ڕانانی پیشەیان بینیوە و بە پێی بە دوواداچوونەکانی ئێمە لە ساسی ئەمانە ئێستا خاوەنی شوێنکاری خۆیانن و چەند گەنجێکیان لەگەڵ خۆیانە دامەزراندووە تەنانەت هەنێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە بڵێ خول ئەکەنەوە بۆ گەنجەکانی ئێمە دوای پێداویستیشیان ئەێنێ من 1-2 هەفتە پێش ئێستا لە هەڵەبجە بووم ڕێکخراوێک خولی کردبووە بۆ 18
خاتون دوای ئەوە مەچینە و قماش و مەستەرە و دەستگیرۆیانەکەن بۆ ئەوەی ببنە خاوەنی کار چونکە تۆ خولی بۆکەیتەوە دوایی جەزیرۆیشی نەکەیت ڕەنگە هینەکەشی بیر بچێتەوە ئەوەی کە وەریگرتووە لەگەڵ ئەمەیە ئێمە بێجگە لە سنتەری ڕاهێنانی پیشەیەکانی خۆمان ڕێنمایی یەکمان هەیە مۆڵە دەین بە سنتەری ڕاهێنانی پیشەی ئەهلی ئێستا لە هەرێمی کوردستان بێجگە لەو دە سنتەری خۆمان 110 سنتەری ئەهلی هەیە کە گەنج ئامادەکە بەڵێ گەنج ئامادەیەکەن بۆ بازار کوێستان خان سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوەنی و دەوڵەتەکان کە باسی ILO کرد وهروەها کۆمپانیا بیانەکان لە هەرێمی کوردستان تا چەند ڕۆڵیانە بۆ لەوەی کە گەنجێکی زیاتر کاری دەست بکەوە گەنج زیاتر ئامادە بکرێ بۆ بازاڕی کار خۆی ئێمە بڵێ پەیوەندێکی زۆر باشمان لەگەڵ ڕێکخراوی کاری نێودەوڵەتی هەیە ئەوان زیاتر ئەوەی کە کار لەگەڵ ئێماکەن لەگەڵ ئێمە هاوکار بوون بۆ نووسینەوەی ڕەژنووسی یاسای کار هاوکار بوون بۆ نووسینەوەی ڕەژنووسی یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی لەگەڵمان هاوکار بوون بۆ دەرکردن بۆ نووسینی ڕێنمایی تەندروستی سەلامەی پیشەیی کە ئێستا خۆشبەختانە یەکەم جارە لە کابینەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕێنماییە هەبێت و ئێمە پشکنەرەکانمان پشکنەری کاریش کە یەکەم جارە لە تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستانە پشکنەری کار هەبێت پشکنەرەکانمان ئەوان ئامادەیانەکەن تەدریبیانەکەن بڕوانامەیانێنێ ئەو کاتە ئێمەش لای خۆمانەوە ڕێکارە یاساییەکانە گرینە بەر ئەوان بەو شێوەیە هاوکارمانن بەڵام هەموو ئەو ڕێکخراوەکانی تریژ ڕێکخراوی نێودەوڵەتی زیاتر هەرێکی لە بوارێک کارمان لەگەڵ ئەکات مەسەلەن یونیسف کارمان لەگەڵەکە بۆ کاری مناڵ UNFPA لەگەڵ شەڵتەرەکان کارمان بۆ ئەکەن بەڵام ئەو ڕێکخراوانەی کە وەکو GIZ وەکو ڕێکخراوی کاری نێودەوڵەتی زیاتر ئیش لەگەڵ سنتەرەکانی ڕاهێنانی پیشەیی یەکەن طبعاً یەکەم ئەو خولانەمان بۆ ئەکەنەوە دووەم بڕوانامەیانێنێ سێم هەنێک لەو ڕێکخراوانە هەمویان ناکەلوپەلیشیانێنێ کە ئەمە دەستگیرۆییەکە بۆ گەنجان بەڵام وەک ئەوەی کە خەڵک بخەنە سەرکار زۆر کەم دایمە ئێمە گلەی ئەوەمان لیان هەیە کە زۆربەی ستافەکانیشیان کەن لەگەڵیانە خەڵکی هەرێمی کوردستانین بۆیە ئەوان هاوکارن بەناڕاستە و خۆ هاوکارن بەوەی کە گەنج کاری دەستکەوێت لە هەرێمی کوردستان سەبارەت بە ئەو شوێنانی کە هەلی کار ڕاگەێنن ئەو شوێنانی کە ئێستا کارمەندی تایە و کار دەکەن تا چەند چاودێری ئەکەن لە ڕووی ئەوەی کە کارمەند غەدری لێ نەکرێ لە ڕووی موچەوە باش بن لە ڕووی کاژمێرەکانی کارکردنەوە باش بن کاری ئێوە لەم سۆنگەیەوە چۆنە بەڵێ ئێمە بەڕێوەبەرایەتی کارمان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتیمان هەیە بەڕێوەبەرایەتی کار وەکو باسم کرد سەرەتا یەکەم جارە ئێمە پشکنەری کارمان هەبێ ڕاستە پێشتر لیژنە دەرچووە لە بەڕێوەبەرایەتی کار بۆ شوێنکارەکان چاودێری پرۆسەی کاری کردووە بەڵام لەبەروی پشکنەرمان نەبووە نەیتوانیوە ڕێکاری یاسایی بگرێتە بەر ئەم بەڕێوەبەرایەتی کار جگە لە خستە سەرکاری گەنجەکان دوو ئیشی گرنگی کەشی هەیە یەکیشیان بابەتی تەندروستی و سەلامی پیشەییە کە ئەمانە هۆبەیەکن سەردانی شوێنکارەکانەکەن بۆی بزان ئایا خاوەنکارەکە ئەو پێداویستیانەی کە پێویستە بۆ کرێکاردابینی کردووە و ئایا کرێکار ئەو هوشیاری هەیە بەکاری بێنێ لەگەڵ ئەوەی بە هەزاران پروشەریشیان چاپ کردو و بڵاویەکەنەوە لە شوێنکارەکان هەروەها بەشەکەی کەیان کە سەردانی شوێنکارەکانەکەن بۆچی یەکەم بزانێ ئایا کرێکاری ناکارامە کە بێ 150,000 هەبێ و نابێ کەمتر بێ وایە و ئایا 8 سعات زیاتر ئیشی پێەکەنیان نا ئەو کرێکارانی ئەمێننەوە شوێنی مانەوەیان ئایا تەندروستە شوێنی چکە کرێکار هەیە شوێنی خەوی هەیە خەفەری هەیە ئەوەی هەیە و ئەو خواردانی کە ئەیان درێتێ هەروەها شێوازی کارکردن و مامەڵەی خاوەن کار لەگەڵ کرێکارەکان ئەمانە پشکنەری کاریان لەگەڵا و لە هەر کوێیەک بزانن لە ڕێنمایی و یاساکانی وەزارەتی کار لایەن ناوە ڕێکاری یاسایی بەڵێ هەتا ئەیانن بە دادگاش و هەر کاتێ لە هەر شوێنێک کرێکارێک
تووشی پێکان ببێ یا گیان دەدەستبات ئەم لیژنانی ئێمە چەند سەردانی شوێنکارەکانەکەن هەر هەفتەی پێشوو دوو شوێرمان ناوە بە دادگا کە کرێکار لە گیانی لەدەستداوە. ئەمە سەبارەت بە پرۆسەی کار دەستەبەری کۆمەڵایەتی ئیشی چیە؟ دەستەبەری کۆمەڵایەتی ئەوەیە کە شوێنکارەکان دەستەبەر بکات بۆ ئەوەی کە کرێکار دوجار خانەنشین ببێت. ئەگەر لە شوێنکارەکەی گیانی لەدەستدا خانەنشینەکە بۆ واریسەکانیە بێت. ئەگەر لە شوێنکارێک تووشی پێکان بوو نەیتوانی ئیش بکات بە پێی پێکانەکەی خانەنشینی بۆ ئەبڕدرێتەوە. طبعاً ئیشی دەستەبەری کۆمەڵایەتی زۆر ئیشێکی زەحمەتە بە تایبەتی لە ئێستاە. ئێستا ئێمە طبعاً ئەمانیش سەردانی شوێنکارەکانەکەن و ئەگەر ئەو ڕێنمایی کێمە لە ساڵی 2020 دەرمان کردووە هەموو وەزارەتەکان جێبەجێ بکەن پێویست ناکە بەو شێوە کلاسیکیە لیژنەکانی ئێمە بچن سەردانی شوێنەکان بکەن چکە هەموو شوێنکارێک مۆڵەتی هەیە ئەبێ ساڵانە مۆڵەتەکەی تازەکاتەوە بەپێی ئەو ڕێنمایی ئێمە نابێ هیچ وەزارەتێک مۆڵەتی هیچ شوێنکارێک تازە بکاتەوە ئەگەر پاکتاوی دەستەبەری کۆمەڵایەتی نەیە نابێ ئەگەر ئەمەوە خۆی جێبەجێ بکرێت پێویست ناکایتە پشکنەرەکانی ئێمە تەنها بۆچی ئەبێ بچن بۆ شوێنکارێک بۆ نمونە زانکۆی جێ بۆ لای ئێمە ئەڵێ بن 100 مامۆستا و کارمەند و پاکەرەوە ئەوم هەیە ئەگەر هەواڵێکمان وەرگرت یا زانیمان ئەمە نادروستیەکی تایە ئەچێ بۆ ئەوێ سەیری سجلات و ئەوە کا بزانێ ئایا 100 کەسی هەیە یان 150 هەیە 200 هەیە. طبعاً ئەمە گەورەترین مافی کرێکارە گەورەتی مافی کرێکارە کە دەستەبەر بکرێ بۆی وەک هەر کەسێک لە کەرتی گشتی دوجار خانەنشین ببێت. کەرتی تایبەت کە تۆ لە نزیکەوە مامەڵە ئەەکەیت بە حکمی پێگەکەت وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیت تا چەند بە ویژدانەوە مامەڵە لەگەڵ پرسی کرێکاری و پرسی کارهاکە ئەگەر تۆ هەڵسەنگاندی بە گشتی بۆ هەرێمی کوردستان بکەیت؟ بەشێکیان زۆر باشن بەشێکیان زۆر خراپن بەشێکیان زۆر خراپن. ئێمە لە سلەیمانی 22,000 شوێنکار هەیە کە ماگانەیان پارە ئێن بێمە شوێنێکی وەکو ئاسیاسیال 2,000 کرێکاری هەیە ئێمە بێمە چی بکەین بین هەمووی دەربێنین لە 112 هەر کرێکارێک چەنە لە 105 چەنە هەمووی کۆ بکرێتەوە دوجار ئەو پارەیە لە کۆمپانیاکە وەربگیرێ شوێنێکی شپانەیە سەرتاشە یەک کرێکاری هەیە ماگانێت پارەی خۆی هینەکات ئەیا بە ئێمە بە سندوقی خانەنشین لە سەبەری کۆمەڵایەتی. طبعاً بەشێک لە کۆمپانیەکان زۆر باشن کرێکارەکانیان دەستەبەر کردووە بەقەدەر ئەو پارەی کە ئەیەنێ لە لای ئێمە تۆماری کردووە 8 ساعت ئیش پێکە شوێنێکی باشیشی بۆ ئەوە کردووە. کۆمەڵێک هەیە دەستەبەریانەکەن بەڵام 150 کرێکاری هەیە ئەڵێ 50 هەیە 50 شتایەتی بەسە ملیۆنێکە موچەکەی لای ئێمەڵێ 350,000 چکە ناتوانیان بڵێ لە 350 کەمترە ئەچێ لە زەریبە ئەڵێ 1.5 ملیۆنی ئێمێ بۆی لێش فێڵ لە حکوومەت بکە لای ئێمەش فێڵ لە حکوومەت بکە لە هەردووشی پارە کەمتر بە بەشێکی نەمافی کرێکارە ئەیات نەدەستەبەریەکە کە لیژنەکانی ئێمە چن دەرگا داخەن لە چەند قەزایەک لە سلەیمانی لە هەولێر دووەک ڕوبەڕووی خاوەنکار بووینێتەوە کە شوێن کە دەرگای لێداخستوین یەکە ئیداریەکانی ئەوێ هێزیان لەگەڵ نردوین دەرگاکانیان کردوێتەوە لە یەکێ لە قەزاکان لیژنەی ئێمە چووە بۆ شوێنکارێک دەستەبەریان بکات خاوەنکارەکە ئەوەنەی لێە هەبوو هەتا ئاستی مردن چەند ڕۆژێک لە سلەیمانی لە خسخانە کەوتبوو خۆشی بەداخەوە کارمەندی ئاسایش بوو ئەوەشمان هەیە ینی زۆر باشمان هەیە خراپ و خراپتریشمان هەیە. سەبارەت بە ڕەخساندنی دەرفەت بۆ کرێکاری خۆماڵی چونکە لە ماوەی ڕابردوودایەوە ڕشت بوون لەسەرەوەی کە دەبێت ڕێژەیەکی ئەو ڕێژەی بە یاسا دیاری کراوە کرێکاری خۆماڵی بێت تا چەند با بڵێن کەرتی تایبەت تا چەند خاوەن کۆمپانیەکان لەم بابەتەیە ڕازگۆن لەگەڵەوەیە و ئەو ڕێژەیە کە ئێوە دیاریتان کردوە کرێکاری خۆماڵی دانێن خۆی بڕیارێکەیە بڕیاری 172 لە ئەنجومەنی وەزیران ئەم بڕیارە ئێمە ڕێنمایەکمان پێ دەرکردووە بەپێی بڕیارەکەڵێ لە 175 هەموو شوێنکارێک بێ کرێکاری خۆماڵی بێ بەپێی ڕێنمایەکی کە وەزارەت دیاری کردوڵێ لە 170 ئەو لە 175 ئەبێ گەنجی دانەمەزراوە بێ چونکە هەرێ لە شوێنکارەکان خەڵکدانێ بەڵام ئەوانن کە بەیانیان فەرمانبەرن
بۆ ئەوەی موچەی کەمتر باتێ دەستەبەریشی ناکە دەستەبچکە و خاودی ئەیە جارێکە نابێت دەستەبەر بە بۆیە ئەمە هەردوو ئەم ڕێکارانەمان کردووە ئێستا بەشێکیان پابندن بەڵام بەشێکیان واستاکەن خۆیانە دزنەوە تەنانەت ئەگەنە نووسنگەی بەڕێ سەرۆکی حکوومەت ئەگەنە ئەنجومەنی وەزیران ئەگەنە لای بڵێ نووسنگەکەی خۆم داواکەم 2 ساڵ و 3 ساڵیان بۆ درێژ بکەینەوە بۆ ئەوەی کە بەس کرێکاری بیانی دابنەوە خۆماڵی دانەنە بەڵێ جا ئەمە هەنێ شوێن مەسەلەن کارگەیەکی ئاسن من ئەو مافیانێمێ چونکە ئەوەی لە کوورەکە ئیژەکە بە سندی ئەیکانەکە لە عێراق لە تەواوی دنیاوی کوورەی ئاسنتوانەوە ئیژەکە کرێکاری هندیە ئەو تحملە ئەو هەیەی بەڵام ناکرێ سەرتاشێک لە شاری هەولێر بچێ واستە بکات بۆ ئەوەی کە کرێکارەکانی ڕۆژهەڵاتی بن نەک خەڵکی هەرێمی کوردستان بن یعنی یا مەطعەمێک یا ڕیستۆرانتێک گەنجی ئێمە توانێت ئیش بکە گەنجی ئێمە جوانترین و باشین خواردن لە خێزانەکانی ئێمەیە دروستەکرێ ئەمانە واستە ئەکەن ئەیانی خۆیانی لێ بزنەوە بەڵام ئێستا لیژنەیەکی باڵا دروست بووە لە بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەر خۆیان شار بە شار شارۆچکە بە شارۆچکە قەزا بە قەزا گەڕێن بزانن لەکوێ مدیر ئام خۆیە گەڕێ بۆی بزان لەکوێ بەڵێ جێبەجێ بۆ لەکوێ جێبەجێ نەبووە گەنج لە هەرێمی کوردستان تا چەند پێت وایە گەنجێکی چالاکن و حەز بەکارەکەن ئەمەڵ سەنگانە لە وەزیری کارەوە پێم خۆشە ببیستم ئەگەر مافیان بدرێتێ بەڵێ زۆر پێیان خۆشە ئیش بکەن ئەگەر مافەکانی هەبێت بەوەی کە 8 سعات ئیشی پێ بکەن بەوەی کە پارەی ئەوەنەی پێبەنێ کە بتوانێت خێزانەکەی ئیدارە بە ئەگەر دەستەبەر بکرێ و پاشە ڕۆژی زامن بێ بەوەی کە خانەنشینە بێ من پێم وایە گەنج کەرتی تایبەتی پێخۆشتە لە کەرتی گشتی بەڵام تۆ بیت لە یەکێ لە وڵاتانی دەوروبەر خەڵگەیەنێت 12 سعاتیشی پێەکە دەباتی 8 سعات 350 نایەتێ 200,000 دەستەبەری ناکا گەنجی ئێمە ناتوانێت بەوە بژی لایانی نێودەوڵەتی پەیوەست بەکار لە هەرێمی کوردستان ڕێکخراوی کاری نێودەوڵەتیە ILO ئەم ڕێکخراوە لەم ساڵانەی دواییدا چالاکانە کار دەکات بۆ پێشخستنی بازاڕی کار و سەرنجی خۆیان لەسەرە و بابەتە هەیە لە ڕێی زوومەوە چاوپێکەوتنێکم لەگەڵ بەڕێز ئیگۆر پۆسک گەورە ڕایۆشکاری تەکنیکی دەستەبەری کۆمەڵایەتی لەو ڕێکخراوە ئەنجامدا دۆخی کار لە هەرێمی کوردستان بەڕای ئێوە چۆنە هەروەها بابەتی کاری ڕسمی و ناڕسمی لە نێو گەنجاندا چۆنە لە سنگێنن پێم وابێت بازاڕی کوردی زۆر داینامیکیە هێزی کارتان نزیکەی 1.6 ملیۆن کەسە لەگەڵ 1.4 ملیۆن کەس کە کاریان هەیە لە بەرامبەر 282,000 کەس کە بێکارن کە دەکاتە نزیکەی لە 16.5 کۆی ژمارەی دانیشتوان لەبەر ئەوە لە 16 ڕێژەیەکی بەرچاوە لەوەش گرنگتر ئەوەیە کە ئەو بێکارانە گەنجن ئەوەش ڕێژەیەکی بەرزە ڕێژەکە لە پارێزگای دوهۆک دەگاتە نزیکەی لە 137 ئەوە ڕێژەیەش بەراورد بە پارێزگاکانی تر بەرزترە ئەوە هێڵە گشتیەکەیە چەند خاڵێکی تریش هەیە کە ئەویش بەشداری ژنانە لە هێزی کاردا واتە بەشداری ژنان لە بازاڕی کاردا ڕێژەکە زۆر نزمە بەڵام لە چاو ناوچەکانی ژێر دەستی حکوومەتی فیدرالی باشترە ڕێژەکە لە کوردستان لە سا 16 بەڵام لە ناوچەکانی تری عێراقی فیدرال ڕێژەکە لە سا 10.6 شتێکی تریشمان هەیە کە ئەویش کاری ناڕسمیە کە ڕێژەکەی لە سا 65 بۆ کۆی هەلەکانی کار ئەوەش ڕێژەیەکی زۆر بەرزە سەبارەت بە دەستەبەری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایە و پێشمان بڵێ ئەوەی کە ئێوە هەستان پێکردووە لەمپەرەکانی بەردەم بازاڕی کار لە هەرێمی کوردستان چین ئاستەنگی سەرەکی ئەوەیە کە زۆرێک لە کۆمپانیاکان ناوی خۆیان تۆمار کردووە بەڵام ناوی کارمەندەکانیان تۆمار نەکردووە بۆیە پێویستە دڵنیابین لەوەی کە هەموو ئەو کرێکارانە یان ئەو کارمەندانەی لە کۆمپانیایە کار دەکەن پێویستە دڵنیابین کە هەمویان تۆمار کراون ئاستەنگی دووەمیش ئەوەیە کە ئەو کۆمپانیانەی کە خۆیان تۆمار نەکردووە و
ئەو کەسانەی کە کاری ناڕەسمی دەکەن یان ئەوانەی کە فرۆشیاری گەڕۆکن یان ئەوانەی کار بۆ خۆیان دەکەن. پێویستە دڵنیابین کە ئەوانیش تۆمار دەکرێن و بەشدارن. کێشەکە ئەوەیە کە حکوومەتی فیدراڵی پلانی هەیە کە ئەوانەی کاری ناڕەسمی دەکەن بخرێنە سەر بەڕێوەبەرایەتی بیمەی کۆمەڵایەتی، بەڵام لە کوردستان هێشتا یاساکە پەسەند نەکراوە و پێویستە پەسەند بکرێت. کاری ئێوە لەگەڵ حکوومەت هێرێمی کوردستانە لە چ بوارێکە چۆن کار دەکەن پەیوەندەکانتان لە چ بوارێکی کاردایە و هەروەها چیتان کردووە بۆ پەرەپێدانی توانای گەنجان لە هەرێمی کوردستان؟ ئێمە وەکو ڕێکخراوی کاری جیهانی لە نزیکەوە لەگەڵ دەسەڵاتداران کار دەکەین بۆ چارەسەرکردنی کێشەی سیاسەتی تایبەت بە بێکاری. هەروەها کاریش دەکەین بۆ زیاترکردنی بەشداری بیمەی کۆمەڵایەتی. بۆیە ڕێکخراوەکەمان پشتیوانی لە حکوومەتی کردووە بۆ ئەنجامدانی هەڵمەتێک بۆ کۆکردنەوەی زانیاری سەبارەت بە گرنگی تۆمارکردنی خەڵکی لە بیمەی کۆمەڵایەتی، بە تایبەت لە کوردستان کە باری ئابوووریەکەی سەقامگیر نییە. بۆیە کاتێک کە خەڵکی خۆیان تۆمار دەکەن ئەوە دڵنیا دەبن کە لە پیریدا مافیان پارێزراو دەبێت و ئەگەر کارەکەیان لە دەستدا ئەوە بیمەی بێکاری وەردەگرن. لە پاڵ ئەوانشدا ئێمە پشتیوانی لە حکوومەت دەکەین بۆ بە دیجیتالکردنی کۆی ئەو پرۆسەیە بۆ ئەوەی هەمووان دەستیان بە خزمەتگوزاریەکانی بیمەی کۆمەڵایەتی بگات. هەروەها هەندێک کێشەی تریش هەن. بۆ نمونە ئێمە کار لەسەر دروستکردنی پلاتفۆرمێک دەکەین ڕیکلام بۆ کار دەکات و ڕێگە دەدات کرێکارەکانیان یان کارمەندەکانیان خۆیان تۆمار بکەن و هەلی کار بدۆزنەوە. لە دەرەنجامی ئەمەڵقەیەی ژیان لە ژمارەدا گەیشتین بەوەی کە دەرفەتەکانی کار لە هەرێمی کوردستان هەن، بەڵام لە بەرامبەردا ئاڵنگاریەکان زۆر زیاترن و دۆخی ئێستای بازاڕی کار دۆخێکی شڵەژاو و ئاڵۆزە. بۆ مەبەستەش پێشنیازیەوە کراوە کە بازاڕی کار ڕێک بخرێتەوە.